پەرەسەندنی گرژەکانی نێوان ئەمریکا و ئێران بە موشکبارانکردنی بنکە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق دەستی پێکرد. دوای کوژرانی قاسم سلەیمانی هەڕەشەکانی ئێران بە شێوازێکی فراوانتر بینران و ئەمریکاش وەکەمیشە ڕایگەیاند وەڵامی بۆ هەڕەشەکانی تاران دەبێت و ئێرانیش لە شەوی ڕابردوودا یەکەم هەنگاوی بە ئامانجکردنی بنکە سەربازیەکانی ئەمریکای دەست پێ کرد. لە دوای دەرکەوتنیشیدا چەند سەعاتێک بەر لە هێرشەکەی ئێران بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا مارک ئێسپەر وەزیری بەرگری ئەمریکا ڕایگەیاند ئەمریکا خوازیاری هەڵگیرساندنی جەنگ نییە بەڵام هیچ جۆرە دەستدرێژیکردنێکی ئێرانیش قبوڵ ناکات. وەزیری بەرگری ئەمریکا بۆ وەڵامی دوورخستنەوەی هێزەکانی ئەمریکاش لە عێراق ڕایگەیاند ئەمریکا خاکی عێراق جێ ناهێڵێت و پێویستە ئەو هێزانە لە عێراق بچنە دەرەوە کە مارک ئێسپەر بە میلیشیا وەسفی کردن. ڕۆژانی داهاتوو ئاستی هەڕەشەکانی ئێران و وەڵامی ئەمریکاش بۆ ئەگەری هەر جوڵەیەکی تاران بە ئاراستەی زیانگەیاندن بە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە وێنەیەکی گەورەتردا دەبینرێت. هەر چۆنێک بێت لە ئێستادا لەسەر ئاستی وڵاتانی ناوچەکە و جیهانیش پرسی ئاڵۆزبوونی زیاتری پەیوەندیەکانی ئەمریکا و ئێران لە هەر بابەتێکی تر زیاتر جێگای سەرنجە. بەڵام دوجار ئەم دوو وڵاتە بڕیار لە جۆر و ئاستی پەیوەندیەکانیان دەدەن. لەسەر ئاستی عێراقیش زۆرینەی ئەو سەرۆک وڵاتانەی کە پەیوەندی بە کۆشکی سەلامۆ دەکەن کە دوای نیازکەتێری گشتینەتەوەی گرتوەکان بوو هەمووان یەک داوا و پێشنیار دەخەنە بەردەم سەرکردە عێراقیەکان کە پێویستە وڵاتەکەیان لە جەنگ بپارێزن و بۆ مەبەستەش هەڵوێستەکانی سەرۆک کۆماری عێراق بە گرنگ وەسف دەکەن کە توانیوێتی وێنایەکی گەورە و گرنگی بێلایانی عێراق لە ئاستی گوتاری ڕەسمی دەوڵەت پیشان بدات. ئەمە جگەلەوەی بەشێک لە جەمسەرەکانی شیعە لە عێراقدا هێشتا نایەنەوێت عێراق بێلایەن بێت و دەخوازن ڕاستەوخۆ بەغدا بکەنە ناوەندی ململانەکانی نێوان ئەمریکا و ئێران و پرۆژەی یاسای جێهێشتنی هێزەکانی ئەمریکاش لە عێراق هەر لەسەر ئاراستەی ئەو کاریگەریە بوو کە دواتر ترەمپ لە بەرامبەردا ڕایگەیاند ئەگەر لە عێراق هێزەکانمان بکرێنە دەرەوە زۆر توند سزایان دەدەین. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان.